پیرۆزبایەکی زۆر گەرم لە خەڵکی کوردستان دەکەین ئەوڕۆ یادێکی زۆر پیرۆزە بە تایبەتی هەولێر جیاواز لە هەموو شارەکانی دنیا بەو شێوەیە دەکاتەوە ئینشاڵڵا ئەو یادە دەبێتە هۆی خۆشی و دەستکەوتی زیاتر لە بۆ خەڵکی کوردستان گرنگ ئەوەیە ئێمە هەمومان پێکەوە سوود لە پرەنسیپە جوانەکانی پێغەمبەر و دووری خوای لەسەربی وەربگرین بۆی زیاتر خزمەتی مرۆڤایەتی گرنگترینشت لەو ڕۆژێدا ئەوەیە هەست بکەین کە ئێمە هەمومان ئومەتی محەممەدی صلی الله علیه وسلم خەڵکی غەزەش ئومەتی محەممەد عەلەیهی الصلاة والسلام لە پەردەغە ئاوەشی کە دەیکڕین بە پارەی پێدەدەن هەتا دەگاتە قاتێشی هەموو پارەکەی هەڵبگرین لە بۆ خەزەی بنێرین باشترین یادکردنەوەی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەگەر بمانەوێت پێغەمبەری خوا کەیفی بێ عەلەیهی الصلاة والسلام دەزانن بۆچی چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر جیرانێک برسیبی جیرانێک شتێربی ئەو جیرانە تێرە ئیمانی نییە بەخوای گەورە ئیمانی کامل نییە ئەدی ئێمە چۆن ئیمانمان کامل لە کاتێک لەوێت تعزیەبی لێرە کەیف خۆشی خۆمان دەربڕین ئێمە ئەوڕۆ گەورەترین تعزیەمان هەیە کە ڕۆژانە هەزاران شەهیدمان سەر دەنێتەوە لە غەزەی لە پێناو قسەکردنی ئەو ئیسلامە لە پێناو دینی ئەو محەممەد المصطفى صلی الله عليه وسلم عملی دەوێتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تاک تاکێکی ئێمە بەڵێ ئەوە خۆشیەکە لە بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو هاتنە بازاڕویان مەولودەکان بە بەردەوامی بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبی بە عەمەل بسەلمێنین ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەمە ڕەونەقدار بێ بە بەردەوام دەبێ عەمەلی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بەردەوامی هەموو کات لە خۆماندا بەرجەستە بکەین ئێمە چوو خۆشمان نەوێ لە ناو دڵمانە لە قەلبەوە ڕوح و گیانمان فیدای ئەو پێغەمبەرە دەکەین لە ڕۆژی قیامەتیش خوا ئەمر دەکات چ دەوای محەممەد دەڵێ ئومەتی ئومەتی خوا ئەمر دەکات ڕەحمەتی ڕەحمەتی تەماشا بکە ئەکسەری پێغەمبەران ئومەتەکان ئەکسەریان لەسەر دنیا بە خسارەت چوون دوعای پێغەمبەرەکانیان